ئەو دیمەنەی کە دەیبینن بە خاکسپاردنی بە کۆمەڵی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە شاری نیویۆرک کە بەبێ هیچ مەراسیمێکی ماڵەوەی لە ژیان دەنێژرێن. ڕۆژانە بە سەدان کەس لە ویلایەتی نیویۆرک بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە گیان لەدەست دەدەن، تەرمی هەندێکیان دەبرێنە دوورگەی هارت و بە کۆمەڵ دەنێژرێن. لە ڕووی ژمارەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا لە سەر ئاستی جیهان نیویۆرک لە پلەی پێنجەمدایە و لە سەر ئاستی ئەمریکاش لە پلەی یەکەم دێت. ئەم دوورگەیە گۆڕستانێکی گشتی و ساڵانە 1500 کەس تێدا دەنێژرێن. ئێستا تایبەتکراوە بە مردوانی ڤایرۆسی کۆرۆنا. کۆمپانیەکانی تایبەت بە ناشتنی تەرمەکان بۆ ماوەی 14 ڕۆژ تەرمەکان لای خۆیان هەڵدەگرن و دواتر لە دوورگەکە دەیانێژن. ڕۆژانە نزیکەی 25 تەرم دەگوازنەوە بۆ ئەم گۆڕستانە. مردووەکان لە تەنیژ یەک و بەسەر یەکەوە دەنێژرێن تاوەکو شوێنی زۆرترین تەرمی تێدا بێتەوە. لە ویلایەتی نیویۆرک لە ئەمریکا نزیکەی 165,000 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و زیاتر لە 16,000 کەسی چاک بوونەوە و نزیکەی 8,000 کەسیش گیانیان لەدەستداوە.